ئێمە کە بەیانیان لە خەو هەڵدەستین بێزاریەک بە ڕوخسارمانەوە دیارە خەڵکێک ئەگەر بمان بینێ هەز دەکا کە هەمومان کێشەیەکمان هەیە بەگشتی دڵمان ناخۆشە بەڵام ئایا چی وا دەکات کە ئێمە دڵمان ناخۆش بێت سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە باس لە دڵخۆشی دەکەین دەپرسین چ شتێک هەیە کە دڵی ئێوە خۆش بکات ئەو کاتانەی کە دڵتان خۆشە خۆشەکانی خۆتان چۆن دەردەبڕن قسانی زۆر هەن لەسەر دڵخۆشی هەندێک دەڵێن دڵخۆشی بەندە بە چۆنیەتی بیرکردنەوەی ئەو کەسە و کەسی واش هەیە دەڵێ دڵخۆشی بارودۆخە دەبێت خۆت بۆ خۆتی دروست بکەی کەسی وا هەیە دەڵێ ئەگەر دابمەزرێم یاخود ببمە خاوەنی کارێک دڵم خۆش دەبێت بەڵام کە دادەمەزرێت و دەبێتە خاوەنی کارێک هێشتا دڵی خۆش نەبووە بۆیە ئێمە دەبێ وا بکەین کۆنتترۆلی دڵ و دەرونی خۆمان بکەین و وا بکەین کە هەمیشە دڵمان خۆش بێت کەسی وا هەیە کە پێ دەکەنێت بەڵام لە دڵەوە پێ ناکەنێت خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە دەپرسین چ شتێک هەیە کە دڵی ئێوە خۆش بکات ئەگەر دڵتان ناخۆش بوو چۆن وا دەکەن کە ناخۆشیەکانتان بەلاوە بنێن و دڵی خۆتان خۆش بکەن لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست لەگەڵمان بن مزگەفتێکمان کردووە بۆ دڵخۆشکەری هەزاران خەڵک قسەی خۆش و نەرمونیانی و میهرەبانی و زەردەخەنەیەک وڵی میلەتەکە سەلامەت بی ئەو دڵم خۆش دەکەن کابرا لۆ دری توندا یان لۆ ژیانی ناخۆشە یان لۆ ژیانی تێکسوە لە دین دوورکەتیتەوە هیچ ئینسانێک ناتوانێت دڵ خۆش بی ئللا بە زیکری خوای گەورە نەبی ئللا بە یادی خوای گەورە نەبی ئایا لە ئێستادا سادەترین شت کە کەسی بەرامبەر بتوانێت دڵی ئێوەی پێخۆش بکات چییە سەرەتا لە جەنابەت دەست پێ دەکەم والله سادەترین سیاعەت و دەوڵەت یعنی باشترین شتە کات و درت خۆش بکە لە ڕووی هەموو شتەچی بۆ نمونە ئەگەر ببین بە خاوەنی دەوڵەتی خۆمان دڵی جەنابەت بۆ خۆش دەبێت تەنها بزەبت خۆش دەبێت تەواو دەمێت لە جەنابەت بپرسم لە ئێستادا بۆ نمونە ئینسان کە بەیانیان لە خەوڵ دەستێت گرژە ینی بۆ نمونە سەیری زۆربەی خەڵکی ناو کۆمەڵگایە دەکەیت بێتاقەتە بێزاری پێوە دیارە زەردەخەنە کەمە شتێک وا دەکات کە جەنابەت دڵت پێی خۆش بێت وڵی خۆشترین شت ئەوەیە ئینسان جەو خۆش بی ئەخبار خۆش بی ینی مەشاکلی نەبی و ئەمن و ئاسایش بەرقرار بی و هەر ئەوەیە ئینسان هەر کەسە بە کەسابەت و ئیش و کاری خۆی و مەشغولە و ڕەگەوە ئەو خۆشیە خۆشیەکی گشتی بێت بەڵام ئەگەر بپرسم خۆشیەک تایبەت بە جەنابەت بێت کە تەنها دڵی جەنابەت خۆش بکات ئەو خۆشیە چییە؟ ئەو خۆشیە وڵی ئەمن ئەلحەمدولیلا درم زۆر خۆشە و هیچ مەشاکلیم نییە و سوپاس بۆ خوای پەروەردگار وەکو خۆم وەکو شخصی خۆم هیچ کێشەیەکم نییە نە کێشەی مادی نە کێشەی مەشاکلم نییە کەسابەتم هەیە ئەلحەمدولیلا و بەڕسقی خۆشم شەکریم لە خوای بەزیاد الحەمدولیلا خۆشیش ئەوەیە ئینسان یعنی بەعام بەڕاستی ئەخبار خۆش بی دنیا مەسەڵ ئێستا لە جێک ئەخبارەشی ناخۆشەیە طبعاً جەوی کوردستان تێک دەچی بازار تێک دەچیتن ئەو شتانە هیچ تری ئەوە بەگشتی بۆ نموناگەر هەواڵێکی ناخۆش هەبێت ینی بەگشتی هەمومان پێی بێتاقەت دەبین و دڵمان ناخۆش دەبێت بەڵام دەمەوێت بپرسم سادەترین شت کە کەسی بەرامبەر بتوانێت دڵی جەنابتی پێخۆش بکات ڕۆژانە ناو هاوڕێکانت لەناو خزم و کەسەکانت لەناو خێزانەکەت ئەو شتە چییە کە دڵت پێخۆش دەبێت ئەو شتە ئەوەیە بەرامبەرەکەت بریندارت نەکە قسەی ناخۆش نەکە جەوت نەگری ئەوەیە ئینسان وەکو مەشاکلی بەخۆی مشاکلی نییە بەڵام بەرامبەر کاردەستی کەس سەر و درد نەگری و کەس مەشاکلت لە بۆ دروست نەکە یان بۆ نمونە تو بەجادەیدا دەڕۆی کابراایك دەشکێن تۆ سەر دوو قسەی ناخۆش دەکە ئەوەیە کە درت ناخۆش دەبی کە تو هەردەستی سپێنێت جەوەشی سافت هەیە ئەو شتانە مەشاکلی وەدەکان ئەتو جەوت تێک بچیتن ئەگەر باشە بەڕای جەنابەت دڵخۆشی چۆن دروست دەبێت دڵخۆشی لەوەی دروست دەبی بەعام کەسابەت هەبی لە بە هەموو خەڵک و مەشاکلی نەبێتن ئەمن و ئاسایش بەرقەرار بی لە بۆ هەموو کەس ئەوە شتێکی زۆر زۆر مهمە خاستانە من وەکو هەولێر باز دەکەم لە هەولێر ئەمە الحەمدولیلا هیچ مەشاکلیمان نییە خەڵک کەسابەت هەبی لە بۆ هەموو خەڵک و بازاڕەکە بیتن
ئیشی هەموو خەرک ڕۆژانە هەبی ئەوە دڵخۆشی هەموو کەسە. دەمێ لە جەنابەت بپرسم ئەو شتێک کە دڵی جەنابەت ناخۆش دەکات چییە؟ نەخۆشی ئەمن بە نەخۆشی ئەودەم بە زۆر شکر خۆ ئێستا کلیم گۆڕەیە بە زۆر شکر خواوی بینی بەخێر بی لێت گۆڕێت چێشێک کلێت هەبوو چێشە کلێمە و شەکرەمە بوو ئینشاءالله خوا شفا دەدا و سەلامەت دەبێ. ئەو شتە چییە کە بەو نەخۆشیێتەوە بە ئەوەی کە کلەیەکشت گۆڕیوە دڵت خۆش دەکات و نەخۆشیەکەت دەبیر دەچێت؟ وەڵی میلەتەکە سەلامەت بی ئەوەی دڵم خۆش دەکرد خەڵک برسی نەبی خەڵک ئازاری نەبی ئەوە هیچ کردی خۆشەکە لەوە گشتی نەک لە بۆ شەخصی. زۆر باشە. بەیانیان کە ئێمە لە خەو هەڵدەستین ڕەنگە بتوانین بۆ خۆمان ئەو ڕۆژە بە دڵخۆشی بەسەر بەرین. چۆن؟ ینی ئەو بیرکردنەوانەی کە هەمانە بیرکردنەوەکانمان ئەرێنی بی. زۆر جار کێشەمان هەیە بەڵام کێشەکان ڕەنگەی ئەوە نەبن کە ئێمە بێتاقەت بین بەڵام ئەوەندە بیری لێ دەکەینەوە وامان لێ دەکات کە دڵمان پێی ناخۆش دەبێت و ڕۆژێکی ناخۆش بەسەر دەبین. چی بکەین ئێمە تاوەکو ئەو ڕۆژەمان بەس بە دڵخۆشی بەڕێ بکەین؟ زمانەکە بەخۆی وایە شتێکی ناخۆشتر دێ لەویت کە ناخۆشتر دێ لەویدی ئەتا ئاخیرەکەی شتی خۆش کەمە کەمە زۆر کەمە. چۆن بتوانین لەو زەمانەی کە پڕشتی ناخۆشە ڕۆژانە دڵی خۆمان خۆشکەین ئەگەر نەشتوانین دڵی خۆمان خۆشکەین وا بکەین دەوروبەرەکەمان دڵیان ناخۆش نەبێت؟ شەخص ناکرێ و دەبی ملت هەمووی بێ بەگشتی بێ وەکو کەسایەتی خۆت قەت بووە مایە دڵخۆشی کەسانی دەوروبەرت چۆن؟ بەڵێ هەمیشە من ئەوەمە یعنی دڵخۆشکەری دەوروبەرم قەت شتە چوام نەکردێ دەوروبەرم هەست بە نەقز بکەن و هەست بە ناخۆشی بکەنیان هەست بە قسەی ڕق بکەن لەلایەنەی منەوە شتیوانە بووە ئیشاڵە ناشبیتن. ئەو کاتانەی کە بووە جێگای دڵخۆشی بۆ کەسانی دەوروبەرت لە ڕووی دەرونیەوە بارودۆخی ناو دەرونی تۆ چۆن بووە؟ یعنی کو خەڵک درم مەبەستم ئەوەیە ئەو کاتانەی کە جەنابەت بووە مایە دڵخۆشی دەوروبەرت لە ڕووی دەرونیتەوە هەست بەچی کردووە؟ من هەستم بە زۆر تشت کردیە مەسەل پشتم کردیە دری هەزاران خەرک پێخۆش بووە لەوانە پارە ئەم حەلای 29 دەی 2020 مزگەفتێکمان کردەوە بۆ دڵخۆشکەری هەزاران خەڵک لە کەس نەزان. یعنی ئەوە یەکە لە دڵخۆشیەکانی من زۆر پێ خۆشحاڵم کە ڕۆژانەش دەیبینم ئەوەندە پێ خۆشحاڵم یعنی ئەوەندە درم خۆشە وە دەزانم ئەو خەڵکە هەموو کەسابەت دەکا و دەینی پارەکە دەخەتە جیفانی ئیشی هەموو خەرک ڕۆژانە هەبی ئەوە دڵخۆشی هەموو کەسە. دڵخۆشی خۆم لەوەی دەبینمەوە کە یارمەتیەکەچی دەدەم ئەوانی دەوڵەمەندەکان مەسەلەن بە پارە ئەوانیش دڵیان خۆش ئەوانیش پارەیان نەبێ هیچ دڵیان خۆش نییە شتێکی ناخۆشتر دێ لەویت کە ناخۆشتر دێ لەویدی ئەتا ئاخیرەکەی فکر لە دنیای نەکێ فکر لە ناخۆشی نەکێ تو هەر کاتێک کە توانی یارمەتی کەسێک بدەیت هەست بە خۆشبەختی دەکەی هەست بە ئاسوودەی دەکەیت. سادەترین شت کە کەسی بەرامبەر بتوانێت دڵی جەنابەتی پێخۆش بکات چییە؟ قسەی خۆش و نەرمونیانی و میهرەبانی و زەردەخەنەیەک تەنها دڵت بەوانە خۆش دەبێت. دارێجیان چۆن بتوانین ڕۆژەکانی خۆمان لەناو هەموو جەنجاڵیەی ژیان خۆش بکەین و دڵی خۆمانی پێخۆش بکەین؟ بە سەبر و تەحامل و میهرەبانی و دڵفراوانی ژیان بەرزی و نزمی زۆری تێدایە و دەبی خۆڕاگربی و تەقەبولت هەبێ یعنی تەحاملی ئەوەت هەبێ. زۆر باشە. ئەوە قسەکە شتێکەیە بۆ نمونە جەنابەت ئەگەر کاتێکی ناخۆشت هەبوو بێتاقەت بووی لەو ڕۆژەدا چۆن وا دەکەی ئەو بێتاقەتیە کۆنتڕۆل نەکات و وا بکەی لەنا ئەو بێتاقەتیانەی ژیان دڵی خۆت خۆش بکەیت؟ هەوڵ دەدەم دوورکەمەوە لە خەڵک مەسەلەن ئارام ببمەوە هێور ببمەوە جیا ببمەوە پاشان کە ئاسایی ببمەوە بگەڕێمەوە ناو دەوروبەرەکە. بەڕای جەنابەت دڵخۆشی چۆن دروست دەبێت؟ دڵخۆشی بەوە دروست دەبێت ئینسان ئەگەر حەزەشی هەبی ئامانجەشی هەبیتن بێتە دی بێگومان دڵی پێخۆش دەبی یان ئەوە بە شێوەیەکی گشتی بەس ببوون یان بەنسبەت من ڕەنگە ئەمن بەوە دڵخۆش بووم ئەگەر بتوانم یعنی ئاسانکاری لە بۆ یەکەچ بکەم هاوکاری لە بۆ یەکەچ بکەم یان یارمەتی بدەم دڵخۆشی خۆم لەوەی دەبینمەوە کە یارمەتیەکەچی دەدەم لە جێبەجێکردنی مەسەلەن ئیشەشی کارەشی پێویستێکی پێ دڵخۆش دەبم. هاوکاریکردنی کەسانی دەوروبەرت دەبێتە مای دڵخۆشی جەنابەت. بەرێ بە تاکەی. ئەی چێنەوانەیە کە دڵی تۆ خۆش دەکەن؟ بێگومان مناڵەکانت دایک و بابت خێزانت ئەوانە کۆمەڵێک کەسی عەزیز و خۆشەویستن لە دەورەت ئینسان دڵی پێخۆش دەبیت.
ئێستا لەو کاتێک کە من و تۆ پێکەوە قسە دەکەین دڵت خۆشە بەڵێ بەتاکەی بەچی بە خێزان و ماڵ و منداڵ و دایک و باب و هەموو ئەو شتانە بەخۆی ئێستا ژیان ناخۆشی ئەوەیە مەسەلەن کابرا لۆ دریتوندا یان لۆ ژیانی ناخۆشە یان لۆ ژیانی تێکسوە لە دین دوورکەتیتەوە مەسەلەن هەمومان لە دین دوورکەتینەوە یانی مەسەلەن واقعیە ئەمە مەسەلەن نوێژی دەکەین نوێژەکە بەس دیکۆرە مەسەلەن ئەتو ئەو نوێژە ئەوە نییە کە دەکەی مەسەلەن ئەگە ئەو نوێژە لە خراپە دووری نێخستیەوە ئەوە نوێژ نییە مەسەلەن ئێستا نوێژمان بەس بە مەنزەرە کابرا مەسەلەن دوایە تەمەشا دەکاتی دەستەوە ماڵی مورتانیا یا مەسەلەن خیانەت زۆر بووە یعنی زۆر شتەیە مەسەلەن بە هەزاران شتێ دەتوانانی بیژمێری کە دڵی پێ ناڕەحەت بێ یان دڵت پێ ناخۆش بێ ئێستا تۆ لە کوردستان دەژی ناتوانێت بە زۆری دڵت خۆشکەی یعنی ئەوە نییە مەسەلەن شتێکە بێ دڵخۆشی تۆ ئەوەیە مەسەلەن سەفرەیەک بکە یان بچی گەشتێک بکە ینی دوورکەوێ لە کۆمەلگا ئەوەیە شتەکە بەس دوایە مەسەلەن دڵخۆشی لە کوردستان نییە بە دەگمان کەم ئیلا ئەوانی دەوڵەمەندەکان مەسەلەن بە پارە ئەوانیش دڵیان خۆش ئەوانیش پارەیان نەبێ هیچ دڵیان خۆش نییە زۆر جار باس لەوە دەکرێت کە دەڵێن ئەوەی کە هەژار و فەقیر و کاسبەکان دڵیان پێخۆشە ڕەنگە دەوڵەمەندەکان ئەسڵەن هەر دڵیان پێخۆش تاوان مەسەلەن ئێستا کابرا هەیە بە 300 دەفتەر 400 دەفتەر ناڕێ پارە ئەوەی مەسەلەن فەقیرەکە دەخواتن ئەوی فەقیرەکە لەبەری دەکاتن ئەوی فەقیرەکە مەسەلەن دەیکە ئەو نایکە تەبان کابرا مەسەلەن وەڵی شخصی دەناسم بە 500 دەفتەریش نارێ پارە دۆڵی بیبینی زگت پێ دەستێ قەمیسەکەی کوم بووە پانتۆڕەکەی کوم بووە نعلەکی لە پێ نعلەکە بەخوای ئەو پڕی بە 3000 باشە ئەو کابرایی 500 دەفتەری هەیە ناخواتن ئەو فەقیرەکەی ئەوی نیتی دەخواتن ئەو دەوڵەمەندەکەی دەست خۆش بێ ئێستا دڵت خۆشە دڵخۆشی مەسەلەن دەستە قاعدەی ئەوەی مەسەلەن هەموو کات ناتوانانی مەسەلەن دڵت خۆش بێ ئێستا نۆرماڵم یعنی احتیاجی ینی زەوەکە وەسەتە نە زۆر دڵت خۆشە نە زۆر دڵت توندا بەڕێزت قسەکانت سەرنجی ڕاکێشان بۆ نمونە دەڵێ ئێمە لە کوردستانی ناتوانین هەموو کات دڵمان خۆش بێت باشە ئەگەر ناتوانین هەموو کات دڵمان خۆش بێت ڕەنگە بتوانین هەموو کات دڵمان ناخۆش نەبێت دەتوانین دڵت ناخۆش نەکەی مەسەلەن دەزانی کە مەسەلەن شتێکی دەبینی خەم لێ دەخۆی یا شتێکی دەبین دڵت پێتون دەبی ینی کو دەڵێ مەسەلەن خۆت لێ لادێ مەسەلەن فکری لێ نەکەیەوە مەسەلەن ئێستا تو لە بازاڕی دەڕۆی مندارێکی دەبینی فەقیرە مەسەلەن یا مەسەلەن یەکەشی دەبینی فەقیرە توانای نیاشتەشی بکڕی ئەوە دڵت پێتون دەبی بەس مەسەلەن ئەگەر ئەتوو لە ناو کۆمەلگا نەژی و لە ناو بازار نەبی و مەسەلەن لا بەلای ئیشەک شتەشی بکەی خەڵکەکەی نەبی لە ناو مەنەعاتی نەبی ئەوە ١٩٠ فەرقیەیە کە تو دڵت پێتون نەبیت باشە قەت بووە مای دڵخۆشی کەسانی دەوروبەرت بەخۆی هەتا پێم کرایە بووی مایە دڵخۆشیان بەس جاری واش هەبووە کە بە خۆم ویستومە مەسەلەن دڵیان تون بکەم بە خۆم ویستومە ئەوەیە مەوزوعە مەسەلەن بوویمە دڵخۆشی زۆر کەس بوویمە مایە دڵخۆشی زۆر کەس یەک لەو کەسانەی کە جەنابەت بووە مایەی دڵخۆشی ئەو لە ناو ناخ و دەروونتەوە هەستت بە ئارامی بە دڵخۆشی کرد بێت بۆم باس بکەیت آخر چۆن بۆ باسکەم ینی نازانم کاتێککە هەستت کرد کە دڵی کەسێکیکەت خۆش کردووە لە ناخەوە هەست بە ئارامی و بەخۆشی کرد باسی ئەوم بۆ ئێستا بەخۆی دڵخۆشکردنی کەس مەسەلەن شەخص زۆرە مەسەلەن دڵیان خۆشکە یا شت زۆرە یان هۆکار زۆرە مەسەلەن زاری وایە برادەرەکە تێ تەلەفۆنی لۆ دەکەی مەسەلەن دەچی دەیبینی یان دەستنە جێیەکی ناین لەگە دەخۆی مەسەلەن مووقیفەکرد لە بەرامبەری دەبیتن ئەو دڵی خۆش دەکەیان کە ئەو دڵی خۆش بە توش مرتادەی بە توش دڵت خۆش دەبیتن چی بکەین تاوەکو ئەو ناخۆشی خۆمان بەلاوە بنین و ڕۆژەکانمان بە دڵخۆشی بەسەر بەرین ناچار دەبی کە ڕۆژانە خۆت بە ئیش و کاسبی و یعنی کاتەکانی خۆت بەسەربەری فکر لە دنیای نەکەوێ فکر لە ناخۆشی نەکەوێ دەکرێت بزانم خۆشەکانی خۆت چۆن دەردەبڕی ئەو کاتانی کە دڵت خۆشە وەڵڵای برێم چۆن دەربڕم یعنی هەموو شتێک بە ڕوخسار نییە هەیە ڕوخساری زۆر جوانە معدەل 24 ساعت زەردەخانەی لەسەر لێوە بەس لە ناخۆ هەنیە ناخۆ مردیە هەیە خۆشەکانی خۆی دەردەبڕی معدەل 24 ساعت یعنی خۆشی لە پێش چاوە لە دڵۆ خۆشی دەبینی لەکەیەوە پێنەکەنیوی والله هەموو ڕۆژێ پێ دەکەنم معدەلەها پێکەنین ژیانی ئەوەیە کە ئێمە تێیدا پێنەکەنین نەخێر
یعنی کە پێنەکەنی لە دنیادا یعنی ست نەکرد. من الحەمدلله دڵم زۆر خۆشە و هیچ مەشاکلیم نییە و ژیان بەرزی و نزمی زۆری تێدایە و دەبی خۆڕاگر بی و زۆر ئاەت هەیە دەرێ بەهیوان بن لەو ژیانە سادەترین شتدانی پێکەنی نەکبی بەرامبەرت ینی قسەی خۆش بی سادەترین شتدانی پێکەنی نەکبی بەرامبەرت ینی قسەی خۆش بی یانێ دەردانەوەک بی ئەو بکتە هۆی ئەوەی کەەوە ئەو کەسە لەوانێ جاری وایە کێشەی بچوکی هەبی بەو دەردانەوەیت و بەو پێکەنینێ بەو ڕوو خۆشەی بەرامبەری دڵی خۆش بیتن. ئێمە چۆن بتوانین ئەو هەموو نەهامەتیانی ژیان بەلاوە بنین و دڵی خۆمان خۆش بکەین. ئێستاەوەی وەی کردیەکەوە لە دنیای ئەو هەموو بشتیلە زۆر بیتن و ئەوەیە فکرکردنەوە زۆر لە دنیا و دووربوون لە یاد و زیکری خوای گەورەش ئەوەش سەبەبی ڕیسی ئەوەیەکەوە ئینسانەکان ئەو زمانەی دەریان توندا یاخود بڵێ دڵیان خۆش نییە چکە خوای گەورە دەفەرمێ لە ئاەتێکەوە هیچ ئینسانێک ناتوانین دڵ خۆش بی ئللا بە زیکری خوای گەورە نەبی ئللا بە یادی خوای گەورە نەبی ئینسانەکان دەتوانن دڵیان خۆش بی ئەوە سەبەبی ڕیسی دڵخۆشی ئینسانیە. یادی خوای گەورە زۆر دەکەی؟ یادی خوای گەورە بە پێویست دەکەم بەڵام زۆریش نا. ئەو کاتانێک کە یادی خوای گەورە دەکەی دڵت خۆشە؟ بەتەکیت ئەو کاتێکەوە خوای گەورە لەبیرە یادی خوای گەورە دەکەی دڵت خۆشە بەڵام ئەو کاتی دووری لە یادی خوای گەورە بەتەکیت هیچ شتێک ناتوانانی جێ ئەوە لۆپڕکاتەوە و بەتەکیت نیگەران و غەمبار دەبی. شتێک هەیە جگە لە یادی خوای گەورە وا دەکات جەنابەت نیگەران و غەمبار نەبی. نیگەران و غەمبار نەبی ئەگەر تەمەشا بکەین تۆگە لە وڵاتێکدا بژێی بشیلە و قەیران و نەبوونی کۆمەڵێک شت ئەوە لێ دەکەکەوە زیاتر دڵخۆش بی ئەگەر لە شوێنێک بژی وەک بڵێ تەمین هەبی لە ژیان تەمین ئێستا گەر تەمەشا بکەین لە کوردستان تەمین بوونی نییە هەتوو هەر ئیشەشی دەکەی خەریکی هەر کارێکی خوێندن ئێستا گەر تەمەشا بکەین پۆلی 12 ساڵ دەخینن بەڵام خوێندنەکەیان بەزایەت چووە سوودی لێ نابینن لە خوێندنەکەیان ئەم لەگەر تەمەشا بکەم ئەم دەرچووی زانکۆی ساردە سا 6 ساڵ دەخینی بەڵام لە کۆتایی دەبی خەریکی کاسبی و ئیشەکی بی ئیشەکەش وانەیە تو برێ بتوانی تەمین بیلی لەوانەیە لە ناکاو فەشەلی بینی لە ئیشەکەت ئەوە وەدەکە بەردەوامەت و لە قەلەق و دوودری دابژی ئەوەش دەور دەبینێت و ئەو وڵاتی ئەو شوێنێکەوە تێدا دەژی بتوانیکەوە شوێنێکی تەمین بی. چوی زانکۆی؟ چوی زانکۆم بەڵێ. دانە مەزراوی؟ دانە مەزراوم. هیچ کارێک دەکەیت؟ ئێستا خەریکی دوکانداریم و دوکانم هەیە. دوکانم هەیە. چ بەشێک تەواو کردووە؟ ئیدارە و اقتصاد بەشی ئیدارە. لە شتێک کار دەکەی ئێستا؟ ئێستا لە ئیشێک کار دەکەم کەوا لە ئیشەکەی خۆم دوورە. مارکێتم هەیە و ئیشی دوکان دەکەم. دڵخۆشی بە ئیشەکەت؟ دڵخۆشم قەناعەتم پێی هەیە. و پێم وایە ئێستا لەو زمانەی دانە مەزرەی باشتر بی. چونکە تەماشا دەکەین ئەوانەی کەوا دامەزراینە هەر خەریکیەوەینە داوای مافی خۆیان بکەن و مافێکە هەیتیان بەڵام پێیان نادرێت. یان چاویان لەوێ خەریک بن ئیشەشکە بکەن. یەک زاد مۆزەفە ئیش تەکسی دەکەی ئیشەشکە دەکەوە وەی کردێکەوە بە ئەوکەی خۆی قەناعەتی نێ. لەبەر هەندێک ئێستا لەو زمانی پێم وایە دانە مەزرەی باشتر بی. باشە. کاتیوە هەبووە کە جەنابەت ببیە مای دڵخۆشی کەسانی دەوروبەرت؟ بەتەکیت لە ژیانم چووکە زۆر زادیتیتم مەگەر تەمەشا بکەی جاری وایە درتوندی نیگەرانی بەڵام ئیسانە کە دێ دوو قسە لۆ دەکە در دەداتەوە دڵت خۆش دەبی خەمەکەی لەبیر دەکەی ئەوەی کردی منیش بەرامبەر کەسانی بەرامبەرم بەو شێوازە بم جاری وایە گەر بزانی مشکلێکی هەیە دری توندە دێت کێشەکەی لەکنەت و باز دەکە ئەوە وا دەکەکەوە ئەتو ئەوەندەی بتوانی بە پێی ئەگە قسەی خۆش بیان بتوانین لەناو کێشە و مەشاکلەکەی دابی و چارەسەری لۆ بکەی بەتاکی توانیتم. کاتانێک کە چارەسەر بۆ کێشەی و کەسانێک کە لە دەوروبەرتن دەدۆزیەوە و هاوکاریان دەبی لە ناخەوە هەست بەچی دەکەی؟ لە ناخەوە هەست بە ئاسوودەیەشی زۆر دەکەی چونکە لە ژیان وایە تو هەر کاتێک کە توانیت یارمەتی کەسێک بدەیت هەست بە خۆشبەختی دەکەی هەست بە ئاسوودەی دەکەی. دەکرێت بزانم ئێستا دڵت خۆشە یان ناخۆشە؟ الحەمدوللا زۆر دڵخۆش زۆر دڵخۆش. ئینشاءڵڵا هەمیشە دڵخۆش دەبی. دڵخۆشەکانی خۆت چۆن دەردەبڕی؟ چۆن دەردەبڕم؟ وەڵای لەوانەیە بە پێکەنی نەکبی بەرامبەر برایەکەم لەوانەیە قسەی خۆش بی بەوەی دەری بڕم. کاتێک کە پێدەکەنی بەدڵ پێدەکەنی؟ بەتەکیت ئەگەر لە دڵەوە پێ نەکەم ناتوانم پێ بکەنم. ساگەر من و تۆ لە دوورەوە سەیری و خەڵکە بکەین بەگشتی دەبینین زۆربیان ڕوخساریان بێزاری پێوە دیارە بێتاقەتی پێوە دیارە چی بکەین تاوەکۆ بێزاریە بە ڕوخسارمانەوە دیارە کۆتایی پێبێت و خەڵک بمان بینێت و دەومان بە پێکەنین بێت. جوان دەبی گۆڕانکاری ڕیشەیی لە ژیانی ئینسانەکاندا بکرێت. ئەوەش پێم وایە لەسەرەوە دەتوانی دەست پێ بکەیت چونکە وەچی باسم کرد ئەو هەموو مەشغەڵەت و کێشە و قەیرانەی لە دنیا وەی کردێکەوە ئینسان ئەگەر خەریکی ئیشەکی بێ ڕۆژانێکی باشە بێ بەڵام تەمینە لە ئیشەکە خۆی ئەوەی کردێ بێزار بی. شتەشکەش کە زۆر زەرورە تەماعی ئینسانی ئێستا لە دنیا وەی کردێکەوە بێزار بی لە ژیانیدا چونکە سنوورێکی لۆ خۆی دیاری نەکردیا بەبێ سنوور لە ژیانیدا دەژیتن و ئەوەی کردێ بەردەوام تەماعەکانی بەرەو دنیای دەبا ئەوەش بەتاکی دڵخۆشت ناکە. ئەو ژیانەی کە تێیدا ئینسان کاتیە هیەوەیە کە
بەدڵ ناخۆشی بەسەری بەرین و بگەینە بەدڵنیایەوە نەخێر چونکە هەر شتە کاتی بوو هەر شتە کاتی بوو ئیوەی نییە تو دریخۆتی لۆتون بکەیت چونکە دەڕوا ئەو ژیانێکی کاتی و کۆتایی پێدێ توانی بەدڵ پێ بکەنی ئێستا بەتەکیت ئێستا کە پێ دەکەنم بەدڵەوە پێ دەکەنم سەرەتا سپاسان دەکەم بەرنامەیەکی جوانە وڵاوی ڕاستی بێتن مەسلەی ژیان کە هەر لە وەلد بوونەوە ینی کە بەشەر خەم و خەفەتی بەسەر زیاد دەبێت ئەو جا هەر لە ڕووی دایک و باوەکەوە بگرا تا منداڵەکە لێ ڕادێ کە گەورە بوو ئەوجا ڕۆژانە دەیبینی مەخسەر ئێسامە لەو کوردستانی خۆمان دەبینین ئەو گەنجانەمان لە پاش بێهێوابنێکی زۆر یعنی ئێستا زۆر بێهێوایە وا دەبینین تەرمەکان لە دەرەوە دەگەڕێتەوە وا دەبینین بێهیوانە لە زانکۆکان وا ناویان لە زانکۆکان ناگەڕێتەوە لە هەلی کار بگرە دامەزراندن نییە یعنی ئەو ژیانە کە ئێستا باسمان دەکرد بێهیوابوونەکە هەمووی سەرچاوی لەوانەوە گرتووە ئێستا گەنجێک بۆ نمونە دەیەوێتن هاوسەرگیر کە پرۆسی هاوسەرگی پێک بێنێتن یعنی هیچ ئیمکانێکی لەبەردەست نییە هیچ ئەو پرۆسێ زۆر بووی ئاڵۆزە ئەزە هەم پرۆسەکان بەگشتی لە بواری خوێندن هەروە یعنی ئێستا کابرا دەستی خۆیمان دەکات دەرەجەشی باشژێنیتن ئەو بە نمونەش بە چاوی خۆمان بینمان سەری 1970 لە هیچ شوێنێک وەرنەگیرە یعنی ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە تا دێتن گەنجەکانمان لە ژیانکردن لەم کوردستانی خۆمان بەهیوا دەبن بۆیە دەبێت تا پێویستە و زۆری پێویستە ئاوڕێک لەم چینە بدرێتەوە داهاتوی وڵات هەر گەنجە ئەگەر بە سەد ئێستا من گەنجێکمەوە تقریبان 2 ساڵە بەشێکی پزیشکیم تاوا کردەوە یعنی بەشی پزیشکی لە وڵاتە گەورەکان زۆر میهمە زۆر احتیمام پێ دەرێت دەبی دامەزراندنیان لە ئەوەوە بێ ئەو ئێستا من نەدامەزراوە منە هیچ و ئەگەر جارنەجار بچمە جێشت کە مەسەلی سە لە هەولێرە شارەت باوانەیە بگەڕێمە گەری شەکەبی ئەگەری شەوی ئەگەر نا ئەوەیە بە شەریکەی بهێوا دەکە لەو ژیانە لێرە دەرچووی پزیشکی و لێسادا بێکاری زەبەت بێکارم ئەوەی هەشە احتیمالە لە مختبەرێک ئیش بکەم مەخسەد لەوانەیە مانگانەیەکی زۆر کەم بیتن لە ئاس ئەوە نەبی کە پێداویستی ژیانم پڕ بکاتەوە چۆن پێداویستی ژیانت دابین دەکەی بەو ئیشە پچڕ کە لێسادا بەدەستت دەکەوێت وڵی ئەوەی ڕاستی بێ خۆمان پێوە گرتووە ینی خۆمان بەو ئیشەوە گرتووە گەر ئەوەش نەبێتن چ بکەین یعنی ئەگەر خۆمان بە قەدری خوا بەجێ بڵین و ئەوە شەر نابێتن وڵی لە واردا من دەڵێم تەنها گەڕانەوە بۆ لای خۆی گەورە یعنی ئەگەر خوا گەورە دەفەرمێت وڵا تەقنتو من ڕەحمەتی لایەن مەقسەد زۆر ئاەت هەیە دەرێ بێهیوان بن لەو ژیانە ئەگەر بێهێوا بین لەو ژیانە گەر ئەمە گوێ ئەو وەزع بکەین و هەر وڵات بەجێ بێڵین و ئەوەژ هەتا سەر هەر ناگرێتن یعنی هەر دەبێ خۆمان بژێنین هیوا بۆ خۆمان دروستکەین یعنی هەر بێت و هەمە خۆمان بێهیوا بکەین ئەو هیچ نەکاوە هیچ ناگۆڕێتن لەم ژیانە لەو هەموو بێومێدی کە جەنابەت باست کرد طبعاً قسەکانە زۆر بێومێدی پێ و دیارە بەگشتی و واقعەتیشە یعنی لە ژیانی زۆربەی تاکەکانی و کۆمەلگایەدا وجودی هەیە چۆن وات کردووە کە ژیانت بەدڵخۆشی بەسەروەری وڵی دایکم بەس دایکم یعنی بەهۆی دایکمەوە لێرە ماوم و وا دڵخۆشم یعنی ئەگەرنا ئەوکو ئومێد هیچ ئومێدەکەم نییە ئومێدەکەم لەو ژیانە نییە لەم کوردستانە دایکت بۆ تا مای دڵخۆشی جەنابەت هەر لە بەرەوی شەو لێرم بەجێنێشتەوە لە دێر زمانیشەوە یعنی کاتی کە پۆلی 12 بووم پێشتریش فکری چونە دەرەوە شتانم زۆر لە دروست بوو بازانی لەبەر دایکم هیچ چیم پێ نەدەکرێت ینی معخولە یعنی زۆر زەحمەتە بەجێ بێرم باشە دایکت بۆ تا مای دڵخۆشی جەنابەت ئەی تۆ چۆن چیت کردووە تاواکو ببیە مای دڵخۆشی دایکت وڵی ئەوەی پێویست بە نەم کردووە یعنیشی هیچ ئەوەی نادرێتەوە ینی ئەو لە منداڵی ئەوە منی بەخێ کردووە و بە دەردەسەری وانە قەرزی دایک زۆر زەحمەتە هەر نادرێتەوە چەندیشی لۆی باش بی و بەگوێشی بکەی یعنی هێشتا ناگاتەوە ئاسی کە ئەو خزمەتی بەرامبەری منی کردووە دەتەوێت کەی و قەرزەی دایکت بدەیەوە و تاواکو دایکشێت بە هەمان شێوە بەبوونی تۆ دڵی خۆش بێت وەڵاهی ئینشەڵڵا ئەگەر هەر پێشم نەدرێتەوە هیچی وەها ناکەم کە ببێتە هۆی دڵناخۆشی ئەو یعنی یەکێک لەو بڕانانە ئەو بوو کە دام بچمە دەروێ وڵاتەوانە هەر لەبەر ئەو بوو پەشمان بووە یعنی نەم پێش زیاتر دڵی ناخۆش بکەم خۆت لە غەمباربوون بپارێزە دڵخۆشی خۆی لە دەرگات دەدات خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە باسمان لە دڵخۆشی کرد ئەو کەسانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد هەندێکیان بەبێ ئومێدیەوە باسییان لە دڵخۆشەکانی خۆیان کرد و وتیان
ئێمە هەرچەندە لە وڵاتە ئومێدمان نەماوە داهاتوومان ڕۆشن نییە و نادیارە بەڵام تاوەکو توانیتمان وامان کردووە کە دڵی خۆمان خۆش بێت یەکێ باسی کردوتی من دڵم زۆر ناخۆشە لە ژیاندا بەڵام هەبوونی دایکم وای کردووە کە ئەو ناخۆشیانەی لە ژیاندا هەیە بەلاوی بنێم و دڵم پێی خۆش بێت ژیان کاتیە زۆر جار بیر لەوە دەکەینەوە ژیان زەحمەتە و کێشەی زۆری تێدایە بەڵام بڕوا بکەنەوە ژیانێک کە ئێمە تێیداین ڕەنگە بەیانی بمرین ڕەنگە ئێستا بمرین ڕەنگە دوای کۆتاییەوە بەرنامەیە ئێوە من نەبینەوە و منیش ئێوە نەبینمەوە و کۆتایی بە ژیانم بێت کەواتە با دڵخۆش بین و با بەدڵ پێ بکەنین باوا بکەین کە ببینە مایەی دڵخۆشانی کەسانی دەوروبەرمان ئەم نەزوەر ئیبراهیمم هیوادارم هەمیشە بە دڵخۆشی بتان بین و بەدڵ پێ بکەنن خواتان لەگەڵ